لە نێو زیاتر لە 50 کەس لە وەزارەتی پێشمەرگە. میدیا بووە یەکەم کچە دەرچووی ئەکادیمیای سەربازی شاهانەی ساندهێرسی بەریتانیا لە کوردستان و عێراق. ئەم کچە کووردە ناوی میدیا کامەران فواد مەستیە و تەمەنی 32 ساڵە لە سلێمانی. دەرچووی کۆلێژی پزیشکیە لە کەرکووک. لە ئێستاشدا یەکەم کچە کوردی خاوەن بڕوانامەی ئەکادیمیای شاهانەی ساندهێرسە لە بواری پزیشکی جەنگی. میدیا باوەرگرتنی لەو ئەکادیمیادا بۆ یەکەم کچە کوردی دەرچووی ئەکادیمیاکە و خولەکانی ئەو ئەکادیمیایی بەسەرکەوتووی تەواو کرد و چەندین بڕوانامەی بەدەستهێنا. لە ساڵی 2021 وەرگیرام لە ئەکادیمیای شاهانەی ساندهێرست کە یەکەم کورد بووم لەو ئەکادیمیایە تەخەڕوجم کرد. کۆرسەکەم تقریباً 2 مانگ بوو. ئەمەش شەهادەی تەخەڕوج لە ماوەی خولەکەدا لە تاقیکردنەوەی زمان و توانای جەستەییدا ئەم کچە کووردە توانی سەرکەوتوو بێت و ماوەی ساڵێک لە بەریتانیا خولی جۆراوجۆر ببینێت. ئەم کچە بەهۆی کۆنسوڵی بەریتانیاوە بۆ ماوەی ساڵێک چەند کۆرسێکی پزیشکی جەنگی خوێند و بۆ خاوەنی چەندین بڕوانامەی دیکە لە بواری پزیشکی جەنگیدا. تاوای لێهات ئێستا خۆی مەشق و ڕاهێنان بە کەسانی دیکە دەکات. بەڕاستی من پێشەوەی بچم بۆ ئەکادیمیای ساندهێرست من دکتۆرێکی مەدەنی بووم لەسەر وەزارەتی پێشمەرگە ئیشمە کرد. تۆ لەو ئاستەیە زۆر تێناگەیت لە بڵین ئازاری پێشمەرگە لە ئەو شتانی پێشمەرگە پیاە ئەڕوا لە کاتی تەمرینە. من یەکێک لەو شتانی کە زۆر تیامە گۆڕا ئێستا هەرچی پێشمەرگەیەک بێ بۆ لام ئازارێکی هەبێ یان مشکلەیەکی بێ بڵێ تەمرینم پێ ناکرێت. جاران زۆر تێناگەشتم هەستمە کرد بڵین ئەوێ خۆی بزیێتەوە لە تەمرینەکە بەڵام خۆت بۆ مەشقا ڕۆشتە بیت ئەزانی چەند قورسە زیاتر لێیان تێگەیت. من جاران هەرم توانی لە پزیشکی مەدەنیە ئیش بکەم یعنی نەمەتوانی بەڕاستی لە پزیشکی جەنگی ئەو شتانم نەئەزانی کە شتێکی زۆر زەرورە بۆ وەزارەتی پێشمەرگە. توانم بڵێم مهمترین شتە پێشەوەی پێشمەرگە بنێرین پێش شەڕکردن ئەوەیە کە خۆی چۆن بەرگری لە خۆی بکە چۆن بڵین ئسعافاتی ئەوەلی بکە بۆ برادەرەکەی کە لەگەڵیایەتی. دوای تەواوکردنی خولەکان بە ئامادەبوونی ئەندامی خێزانی شاهانەی بەریتانیا پلەی سەربازی ملازمی یەکی پێبەخشرا. بڕوانامەکە و بینینی خولەکان بۆ هەنگاوێک بۆ کردنەوەی بەختیکاری ئەم کچە کووردە لەبەر ئەوەی میدیا ئێستا تەنها پزیشکێکی مەدەنی نییە بەڵکو ئێستا پزیشکێکی جەنگیشە و بۆ تا بەڕێوەبەری سەنتەرێکیش لە سلێمانی کە تێیدا مەشق و ڕاهێنان بە پێشمەرگەکان دەکات و لە بواری تەندروستیدا ڕایان دەهێنێت. ڕێزان محەممەد، کورسانی نیوز، سلێمانی.